ڕێستۆرانت و کافی گریک هەستاوین بە ئامادەکردنی خواردن هەڵبەتە خۆبەخشانەوە لەسەر ئەچی خۆمان بە هاوکاری لەگەڵ کۆمپانیای خالی شینچی پێکەوە کە ئەوانیش بەشێکن لە سپۆنسەر لەگەڵمان پێکەوە ئەوە ئەمڕۆ دووەم ڕۆژی کارەکەمانە کە خواردن ئامادە ئەەکەین بۆ خەستەخانەی کە تایبەت دانراوە بە نەخۆشی کۆرۆنا و هیوادارم هەموو دۆڵەمەنان هەموو کەسانی باش کەسانی دڵسۆزی ئەم شارە هەموو پێکەوە ئەگەر هاوکاریمان بکەن هەمومان پێکەوە یارمەتی یەکتری بدەین و هەوڵ بدەین زیاتر زاڵبین بەسەر ئەم نەخۆشیە ئیشەڵڵا هیچ کەس تووشی ئەم حاڵەتە نەبێەوە داوا لە هەموو خەڵکانی کوردستانی شەکەم کە ڕێنمایە تەندروستیەکان وەکو خۆی جێبەجێ بکەن بۆی کە هەمومان دوور بین لەم نەخۆشی کە هاتوۆتە سەر شارەکەمان و هیوای تەندروستی و سەلامەتیش بۆ هەموو توشبووانە خوازم. شباب رجلان دستور هر مطلب كمان تصوير كله كتاب شغلتنا اوكي وكم ريستورانت تصوير درا وش الدوكا ازور باش انت تفوت شو فرقك قاعد بكيت